لە دوای تەواوبوونی تاقیکردنەوەکانی دۆڵزەی ئامادەی و ڕاگەاندنی ئەنجامەکان، خوێندکاران دەست دەکەن بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بۆ بەردەوامیدان بە خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان. ئاریا و هاوڕێکانی هاتوونەتە یەکێک لەو پەیمانگایەی کە فۆرمی زانکۆڵینی تێدا پڕ دەکرێتەوە و دڵخۆشن بەوەی توانیویانە ئەو نمرەیە بەدەست بهێنن کە هەوڵیان بۆ داوە. بەهۆیەوە دەتوانن دوای گەڕانەوەی فۆرمەکانیان بەپێی نمرەکانیان بچنەیەکێک لە زانکۆ یاخود پەیمانگەکانی هەرێمی کوردستان. هەستێکی زۆر خۆشمە هاتووم بۆ ئێرە سیستەمی زانکۆلاین کاراکراوە بە یارمەتی ئامۆساکان ڕیزبەنیەکەم کردو ئیتر بەتەمای کۆلێژی یاسام ئینشاڵڵا. بەڵێ باوکم حەزی لە بەشی یاسا بوو، منیش بۆیە بچم بۆ بەشی یاسا بە یارمەتی ماڵەوەش. فۆرمەکە بەپێی نمرەی خوێندکار و حەزی خوێندکارەکە لەلایەن کەسانی پسپۆڕەوە ڕیزبەندی دەکرێت و پاشان دەکرێتە سیستەمەکەوە. ئەمەش زۆر جار دەبێتە گرفت بە هۆکاریەوەی نمرەی خوێندکارەکە لەگەڵ ئەو بەشەی حەزی پێی هەیە یەک ناگرێتەوە. هەموو ساڵێک ئەو گرفتانە کە ڕوبەڕوومانە بنەوە بە شێوازێکی گشتی ئەوانەیە کە کەسەکە ئەو نمرەی کە هەیەی لەگەڵ حەزەکانیە یەک ناگرێتەوە یان لەگەڵ ئەو بەشەی کە داوای ئەکا ئەو کۆنمرەیە بۆ ئەو بەشە نابێت. وەڵی هەندانی ماڵەوەش هەیە چونکە کەس هەیە دەرەجەکەی زۆر بەرزە بەس حەزی لە شوێنێکە ڕاست جیاوازی دەرەجەکە بۆ کۆنمرەی یعنی چۆنەڵی بە دەرەجەی معدل تقریباً 5-6 دەرەجەیەکی فەرقە بەس حەزی لەو بەشەیە ڕێگی پێ نادرێت کە بچێتە ئەو بەشە. کەسەکە یەک بەشی دیاریکراوی ئەوێ ئەڵێ من هەر ئەمەوێ لەم بەشە ناوم بێتەوە، یعنی ئامادەم بۆی پەرەڵێڵ بکەم، ئامادەم بۆی بچمە دەرەوەی شاریان هەر شتێکی تر و هەشمانەنا زۆر قەلەقە. بینیەکەی من لە 185 دێتەوە. بۆ داخڵبوون لە سیستەمی زانکۆڵین، خوێندکاران لە ڕێگەی ژمارە مۆبایلێکەوە داخڵ دەبن. پاشان کۆدێکیان بۆ دەگەڕێتەوە و ماوەی کارابوونی سیستەمەکەش 8 ڕۆژە. ساڵی ڕابردوو وەرگیراوە. ئەم کۆدەمانەوێت. ئەم کۆدە پرسیارێکی جوان بوو چکەم ڕۆ بەشێک لە خوێندکاران سەردانی ئێمەیان کردووە ئەم کۆدایان پێ نەبووە. سێ هۆ بەمان هەیە بە پێی نمرەی خوێندکارەکان خوێندکاران داخڵی سیستەمەکەکەن لە پاش ئەوە قۆناغی کۆتاییەتە لای من وردبینیەکی بۆکەم بەشی دڵخواز بەتە لە بەکاڵێم گۆڕانکاری بۆکەین زۆر جارتیاتی ڕاوێژی لەگەڵاکەین ئەگەر کەسی دووەمی لەگەڵا بێت ئەڵێن بۆ 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی داهاتوو لەگەڵ دایکت خوشکت برایەکت باوکت کەسێکی بەرپرس لە فامیلەکەت ئامادە بێ بۆی فۆرمەکەت بۆ بنێرین. بۆ ئەم ساڵی خوێندن 57,980 دەرچووی زانستی و وێژەی و پیشەی و خوێندنگە نێودەوڵەتیەکان لە یەک کاتدا داواکاری بۆ زانکۆڵین پێشکەش دەکەن بە جۆرێک 42,257 دەرچوو لە بەشی زانستی و 13,826 دەرچوو لە بەشی وێژەی و 1,327 لە بەشی ئامادەیی پیشەیی و 570 دەرچووی خوێندنگە نێودەوڵەتیەکان داواکاری بۆ 680 بەش لە هەر سێ جۆری خوێندنی زانکۆڵین و پاراڵێڵ و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2025 بۆ 2026 لە 16 زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان پێشکەش دەکەن. هانە مەحموود، میدیای سبەی، سلێمانی.